لمن كتك من ديار بي وبيدنا بشاشة عالم لي ديار أما ديار مستا كاكا دمي دست بكم دشتي وكاميريلو دمي دست بكم كاكا دشتي دمي دست بكم وكاميريلو باشا أستاذ ببورا خم دمي دست بكم حاضرم كاميرا دەوێت بڵاسی بکەی بەڵانسی سەکەی بەس خۆمت پێتم گوتم دەمەوێت دەست پێ بکەم باشە داوا لێبوردنەکەم مامۆستا داوای لێبوردن خەت ئێستا ئامادەیە دەتوانین دەست پێ بکەی هەبی کاکە من یەکجار کە دەرم دەست پێ دەکەم پێت ناخۆشەوە بۆ نەوەی قسەی دەکەم مامۆستا هەموو شتێک دەبێت دەستکاری بکەی و چاچ بکەین زا دەست پێ بکەین بەس من ینی خۆ بە ناخۆشی پێتم نەگوتی چاچیکە باشە ببورە فەرمووی ئێستا ئامادەیە باشە دەمێ دەست پێ بکەم دیارە کاک دەشتی ئەو جۆرە قسەی تۆزێک لە دڵگرام بوو ینی پێی ناخۆشە بۆ نەوە قسەی بکەم پرۆگرامی ئەم جارەمان لەسەر ئەتەکێتی قسەکردنە بۆ نمونە ئەوەی ئێستا ئەمن بە کاک دەشتی وێنەگرم گوت ڕەنگە شێوازێکی قسەکردنی ناشیرم بێت یاخود دەتوانین جوانتر قسە بکەین لەبەرەوەی قسەکردن وێنەی هەموو مرۆڤێک دەکات لە لای کەسی بەرامبەر ئێمە دەتوانین ناخۆشترین و ڕقترین قسە بە شێوازێکی زۆر نەرم دەری ببڕین و قەنەعەت بەم کەسێک بێنین متەنەبی شاعر پیاوێکی قش درێژ بوو ڕۆژێک لە دووڕا کەسێک بینی هاتە پێش و پێیوت وامزانی ژنی متەنەبیش لە وەڵامدا پێیوت بەبێ ئەوەی کە بشڵەژێت و خۆی تێک بدات وەڵامی داوە پێیوت منیش لە دووڕا کە تۆم بینی وامزانی پیاوی ژنێک دیارە پیاوێک دەبینێ پیاوەکە ناشیرنە ژنەکە بە ناشیرنیەوە پێی دەڵێ ئەگەر تۆ مێردی من بای ژەهرم بۆ دەکردە قاوەکەتەوە پیاوەکەش بە پێکەنینەوە پێی دەڵێ ئەگەر تۆش خێزانی من بای یەکسەر قاوەکەم دەخواردەوە خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارە لە شاری کۆێ لە شاری حاجی قادری کۆیی باسی ئەتەکێتی قسەکردن دەکەین لەو بارەیەوە بە شێوازێکی شیرین و جوان بە ئەتەکێتێکی جوانەوە لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست قسە لەسەرەوە بابەتە دەکەین لەگەڵمان بن قسان دەکەین بزانین چۆن قسە لەگە خەڵک دەکەین خەڵک لە چێشە دەگەڕێن خەڵکی ئەوڕق بە عسابەوە دەشێت شێتێک بۆ بازاڕی دادێت دەکەس بۆ دوای دەکەوێت پێ دەگەنێ ناتوانانی وا بکەی هەموو دنیا توی خۆش بێەوە نیە بەس دەتوانانی لانی کەم وا بکەی هەموو کەس لانی کەم لەو بازارە ڕقی لێت نەبێت کەسانێکی قسان خۆشیان پێت خۆشەکە بە بەلاش بدەیت قسەی باش بەخێر بۆت دەنووسرێ زۆر کەسەیە کە تەلەفۆن لەچلودی ینی وا قسە دەکا وا قسە دەکا هیچ ڕێز بەخۆشیەوە نالی نەک بەو کاتت باش چۆنی ئەم کاتی خۆشت باش بە خێرهاتنت دەکەمە بڕۆکاتن سەردانی قەزای کۆیەتان کرد سوپاس دەکەم سوپاس لە بۆ میوانداریەکەتان خەڵکی کوێ خەڵکێکی خانەدان و میوان دۆستە سوپاسان دەکەین پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەمان هێناوەتە شاری کوێ لێرە لەسەر ئەتەکێتی قسەکردن قسە دەکەین ئایا ئەمە لە قسەکانماندا ئەتەکێت بەکاردێنین ئایا ئەمە کە قسەیەکمان کرد دەتوانین بۆ نمونە حسابی ئەحساسی کەسی بەرامبەرمان بکەین قسەکانمان بریندارکردنین کەسی بەرامبەر بریندار ناکەن ینی شوێن و جۆری قسەکردن و ئەفو بەس ئەگە بسۆڕی بمبورە توخوا لە بۆ کامیلەکەی ببوورە شوێن و جۆری قسەکردنەکانمان گونجاوە ینی کاتێک کە قسە دەکەین خەڵک گوێ لە قسەکانمان ڕادەگرێ قسەی بە سوود دەکەین لێزانانە قسەی دەکەین ئێمە پێویستە سەرەتا ڕێز لە گەورەی بگرین ئەگە گەورە قسەشی کرد دەبێمە گوێ لە ڕابگرین بە پرز لە خۆمان بە گەورەتر بگرین دەبێت کە قسە دەکەین دایم ئەدەبی قسەکردنمان هەبێت لەگەر خەڵکێکی کە لە سەجادەی قسان دەکا ئەگەر ئێمە ڕێزمان لە خەڵەگر خەڵکیش ڕێزمان لێ دەگرێت ئێمە لازمە قسەی باش بکەین دەبێت کە قسان دەکەین بزانین چۆن قسە لەگە خەڵک دەکەین بەڕای جەنابەت قسەی باش چۆنە قسەی باش ئەو ئەگە یەکێک خوا نەخواستە شەڕێکی کرد لازمە پێچیان بێنیەوە لازمە قسەی خێریان بۆ بکەی لازمە ئاشتەواییان لە نابێندی هەردوو لایەن بکەی پاشە جۆرە کەسانی دیکە هەن بۆ نمونە
هەندێک بابەت هەیە دەتوانی زۆر بە شوێنەیی بە ئاسانی بە نەرمی قسەی لەسەر بکەیت بەڵام کەسەکە زۆر بە تووڕێیەوە دێت و دەڵێن نابیەوە ئەو هابی دەبیەوە ئەو هابی کەچی هەمان بابەت و هەمان قسە دەتوانی بە نەرمی قسە بکات هۆکارەکەی چێ بۆ بە نەرمی قسەکە ناکات ئەوە مامۆساتو دەبێت بانجیکەی دای بنیشێنی بری کاکە لەسەر خۆبە ئەو هاتو هاوارەی ناوێ ئەوەی بە نەرمی حەل دەکرێت بۆ خۆمان کێشەکەی حەل دەکەین شت بە هاتو هاوار حەل ناکرێت دادەنیشین بانجی دوو بە ڕێزش دەکەین دوو کەس دێن نابێت خۆمان کێشەکەی حەل دەکەین چکە توکە هاتو هاوارت کرد بۆچ هاتو هاوار دەکرێت چونکە شتە بە هاوار حەل ناکرێت بە نەرمی حەل دەکرێت لازم هەموو کێشەکان بە نەرمی حەل بکرێت ئەگە گرینمان کابراک خوانە خواستەگە لە خۆشت گەورەتر بوو قسە چی کرد ئەتو لێ ببوورە دەرێن ئەتو باشتری دەوی باشە جەنابەت وەکو کەسێکی ئەو شارە هیچ جارێک تووشی ئەو جۆرە بابەتانە بۆی ینی بتانی با قسەیەکی نەرم یاخود بە قسەیەکی شیرین کێشەی زۆر گەورە چارەسەر بکەیت بەڵێ ئێمە زۆر جار کێشە هەبووە خوانە خواستە کێشەی زارام کوشتنی تێدا بووە توانی وتمان کێشەکەی بە گفتگۆ حەلکەین حەلیشمان کردووە بە حکمی چین بەلایەنی کۆمەڵایەتی حەلمان کردووە بە نەرمی حەلمان کردووە زۆری گفتوگۆیەکان بۆ نمونە لەو جۆرە بابەتانە دەبێت چۆن بێت ئەو کەسێک کە دانیشتووە و پرسوڕای پێدەکرێ بۆ نمونە بە کەسی گەورەی ناو خانەوادەوە عشیرەتەیەدا دەندرێ دەبێت لە قسەکردندا چۆن بێت مامۆستاجیان ئەوەی کە پرسوڕای پێدەکرێت حتممەیان سەرۆک عشیرەتە یان برا گەورەیە یان خانەدانە یان دیوەخانی هەیە لە ڕووی پێگەوە بەڵام لە ڕووی ئەتەکەتی قسەکردنەوە دەبێت ئەو کەسە چ جۆرە تەکێتێک بەکار مامۆستاجان ئەو ئیسانەی کە تو دەچێت لای ئەنتێکی قسەکردنی هەیە دەزانێت قسام کە دەتوانێت قەنەعات بە منوتوو بێنێ چکە بۆ خۆی کێشەی زۆر بەسەر هاتووە توانیوتی ئەو کێشانە حەلکە و زاڵ بۆ لەسەر کێشەکان لەسەر ئەو کەسانەی کە دەڵێن قسەمان ڕقە بەڵام حەقا بە توندی قسە دەکەن قسەکانیان دەبێتەوەی بێزارکردن و بریندارکردنی دەوروبەر و کەسانی بەرامبەر قسەیەک هەیە مامۆستاجان ئەکە کابراگوتی قسەکەشم حەقە خۆ قسە بە توندی نابێت و بیسەلمێنی کە حەقا ڕقا یان بە نەوعەت دەتوانی بە نەرمی پێی برێ بە گفتوگویەکی کراوە برێ کاکە کێشەکە ئەو هەیە بە نەرمی حەل دەکرێت گریمانگە حەقیش بوو بەس بە نەرمی ئەو کەسانی کە لە دەوروبەری بەڕێستن لە ڕووی ئەتەکەتی قسەکردن و ئەتەکەتی قسەکردنیان چۆنە والله تابری خراپە من بۆ خۆم تەکسیم پێە سوێن بەخوا زاری وا هەیە کابرا یعنی شوێنەکەی ئەوە نەبڕۆی ئەدەوەسی لە ترابلای کابرا وا سوزانی سوورە هۆرنی بۆ لێ بەتفولی یعنی ئەلە سەعیشمێ بێ یعیشە بێ خەڵک لە چێشە دەگەڕێ لەبەر ئەوەیە کابرا هیچ شکارێکی نییە یعنی وەت واخوای دی قسە بکەی قسەی لەو توش کێشێکە خۆت لە ڕووی ئەتەکەتی قسەکردنەوە چۆنی والله ماحتی خۆم ناکەم زۆر باش یعنی دەبێ باش بی ئێمە لە ئەتەکەتی قسەکردنا چۆنی بە خراپی ها شوێنێتی تێگەیشتنمان زەعیفە بۆیە خراپی باشە چی بکەین تاوەکو تێگەیشتمان زەعیف نەبێت بە نوتونیە کۆمەلگایەکەت لە ناو عەسرێکدایە یەک ئامۆژگاری باشی تێدا نییە لە دنیای خواشدا ئەتۆ لەگە هەر خەڵکەشی دانیشە بەس هەوڵی تموحێدی هەوڵی ئینسانیەتی زۆر زەعیفە وایە ڕۆژێ لە ڕۆژان و کابرا غەڵەتی کرد پێ دەکەنی غەڵەتەکەی بۆ ڕاز ناکەوێت ئامۆژگاری بکەی وایە شێتێک بەو بازاڕی دادێت دەکەس بە دوای دەکەوێت پێ دەگەنێ وایە لە باتی ڕێزی لێ بگری ئەگە ڕوو بەعچی بدێ چەندە خۆشە بۆ خۆت بۆ ئینسانیەکەی خۆت بۆ خەڵکیکە کە چاوی لێ بکە یعنی شتەکانمان 100 تا 80 سەقەتە خۆی ئێمە زیاتر وەکو دوکاندار هەمیشە لە هەوڵی ئەوەدایان قسەکان ئەوە نەبێ مشتری بریندار بکە یان شتێک بێ کە زیاتر هەم مامەڵ ئێمە لەگە مشتریدا پێی ناخۆش بێ یان شتێک نەبێت زۆربەی قسەکان ئەگە بۆ ئێمە ناخۆشیش بێ یان ئێمە هەر قوبوڵی دەکەینەوەنە بەدڵێکی فراون و گەورە وەری دەگرین جەناب وەکو دوکاندارێک ڕەنگە ئەوانەی کە لە بازاڕیش دەکەن دەبێت لە هەموو کەس وریاتر بن لە کاتی قسەکردنەکانیان بۆ کەسی قسە خۆش دائیمەن مشتری زیاترە ئەو کەسانی کە لێزانن لە مامەڵەکردن مشتری وان جیاوازتر لەگەڵ مشتری دوکانەکانی دیکە کە دەچێت دوکانێک بۆ منە سەلام عەلەیک کاکەوە بە چەندە کابرا دەرێەوە بۆ ئەوەندەیە بە تۆڕەیە هەم بەگەرژی جواب بدەداتەوە تا چەند ڕەچاوی ئەو جۆرە بابەتانە دەکەن لە کاتی مامەڵە و قسەکردنەکاندا وڵڵا ئێمە هەموو دەمێ بە لەسەرخۆی و بە یعنی وا دەکەین کە ئەو هەز بە نەقص و یعنی شکانەوەی خۆی نەکا قەت یعنی زۆربەی جار کابرا ماندوود دەکەیان هیلاکت دەکات
لەوانەیە 20 کراست پێ بشتێنێ و لەبەری کە ئاخری دەڵێت دەست خۆشت بۆ پەڕی ڕێزەوە دەڵێن زۆر بە خێرەی سەر و سەرچایانی قەت ئەومان نیە بە ناخۆشیەوەی کرد 20 کراسی شکاندیە و هەمووشی بپێچەوەرە لەسەر خۆیەوە ئەنجەک هیچ وەک 20 کراسی شکاندیە و لە کۆتاییشدا دەڕوا و پێ دەڵێت دەستخۆش کاو کەسە دەڵێت دەستخۆش کاردانەوە چیە خۆی ئەو دەستخۆشە لە ناخی خۆتدا وەکو یەک مەترەق لە سەریدا بەڵام قەت ئەوە ینی شت لە ناخی خۆتدا قەت بە وەکو دەربڕندەری نابڕ بەو پەڕی دڵ فراوانیەوە دەڵێن بەخێر بێ سەرچاوان ماڵی خۆتە بە ماڵی خۆتی بزانە قەت ئەومان نێ ینی تووڕێی خۆمانی بەسەداوەکەین ئێستا زۆر جار ئەمن وەکو خۆم زۆر جار بۆ نمونە ئەگەر بچمە دوکانە شتەکەی بکڕم لە دوکانەکە ینی کابرا ئەگەر قسەی خۆش بوو ینی کەسەکە قسەی خۆش بوو ینی لە قسەکردندا ینی توانی سەرنجی مشتریەکانی ڕابچیشێت ڕەنگە پێ بڵێم وڵایی ئەمن ئەگەر شتەکانیشی باش نەبی یەک دوو جاری دیکە سەردانی و دوکانە بکەمەوە ئەو شتانەمان زۆر هەبووە ینی جاری وای کابرا زۆر بێزاری کردوین ینی بەس قەت ڕوومان ناخۆش نەبوو لەگەڵی هەر بە قسەی خۆش ئەومان کردوێتی وڵی شتەکەم پێویستیش نیە باگۆریەکەت هەر لێ بکڕم مادام قسەت خۆشیان قایشێکی احتیادی هەر دەبم ینی ئەو شتانە هەبوو ڕاستە پێویستە هەمومان ئەو جۆرە مامەڵە و جۆرە شێوازە قسەکردانە بەکاربێنین خۆی لە جیهان دەتو ناتوانانی وا بکەی هەموو کەس ئەتوی خۆش بێ بە زوا دەتوانی وا بکەی هەموو کەس ڕقی لێر نەبێن بە قسە ینی بە هەر ڕوویەکی خۆش بێ لەوانەیە هەندێک شتێ قسەشی تێدا نەبێ ینی بەس بە ڕوویەکی خۆشەوە کابرا ینی لێت تێبگە ینی ئەگەر لەسەر و بابەتە قسە بکەیت قسەیەک تێ بۆ هەموو کەسانەی کە مامەڵەیان ڕۆژانە لەگەڵ چەندە کەسە یاخود جاروێ با مامەڵەکە لەگەڵ کەسیش نەبێ بەڵام هەر خۆت ینی کەسێکی بۆ نمونە کراوە و کۆمەڵایەتی و قسە خۆش ئیسان هەموو دەمێ ڕووی خۆش بێ وەکو گوتم ناتوانانی وا بکەی هەموو دنیا توی خۆش بێ وە نییە بەس دەتوانانی لانی کەم وا بکەی هەموو کەس لانی کەم لەو بازارە ڕقی لێر نەبێ جا چ بە قسە بێت چ بە هەڵسوکەوت بێ و ئەمەکە کە کەس دڵی لێت بهێشێ لازم هەموو کێشەکان بە نەرمی حەل بکرێن دەبێ ئەو کەسەیە کە دوکاندارە دایمە دەبێ قسەی خۆش بێ شتەکەم پێویستیش نیە باگۆریەکەت هەر لێ بکڕم مادام قسەت خۆشیان قایشێکی احتیادی هەر دەبم هەندێک ڕنگدانەوەی خراپ هەیە لەسەر شێوازی ئاخافتن ئەتو بتێ بەزارە و دوزار ئەو خەڵکەیمە نەتا ئەوەی ئەتو ئەمن و تو دەمانوێت هەر چەندی ڕێزگرتن لە خەرک بگری دەکات لە خۆت گرتیا ڕۆژێ لە ڕۆژان و کابرا غەڵەتی کرد پێ دەکەنی غەڵەتەکەی بۆ ڕاز ناکەوێت ئامۆژگاری بکەی بە دوکانداری مەڵێ باشە سەبارەت بە دوکاندارەکان سەبارەت بۆ کەسانی کە ڕۆژانە مامەڵەیان هەیە لەگەڵ کەسی ئاسایی لەگەڵ هەموو جۆرە کەسێک ینی تا چەندە پێویست و گرینگە شێوازی مامەڵەکردنیان بە ئەتەکێتەوە بێ شێوازێکی جوان بێت دەبێ ئەو کەسەیە کە دوکاندارە دایمە دەبێ قسەی خۆش بێ یا هەیە دێشتەشی بکڕیان هەرکۆشی بێ دەبێت لەگەری بگونجێ مەبەستە لە کەسی میزاجی ینی و کەسانێک کە بە تۆڕەی حتا مامەڵەکردنیشان بڵ مەڵە جارە ئێستا یەک نەفەر دێشتم لێ دەکرد جارە بە سعات و سعات لە دوکام دەمینێتەوە یعنی عەزەتی دەدا ینی ڕێگەندێک جا قسەی ناخۆش بەڵام دەبێت لە هەماکەدا تۆ دەبێت تەحەمل و تێبێ قسەت لەگەڵ یا خۆش بێ لەوەی جاشکە گۆبی بێتەوە لات یان بێت یان خاتری بگری ئەمە زۆرێک قسەی معاملە لەگە بکەی بە زۆرێک بێ قسە و هەڵسکەوت لەگەری خۆش بێ ناکرێت کەسەکە ڕقە بێت تۆش ڕقیکار بی لەگەریەوە ناگونجێ مشتری قسە خۆشت هەیە بێ بۆ نمونە ینی شتەکانی کە لەو دوکانەیە بە سعری خۆی لێ دووەرگری بە قسەی خۆش مەڵێ هەیە زۆریشی بەڵێ ئەوە وڵا زۆریشمانێ الحەمدولیلا مشتری خۆمانێ قسەیان خۆشە مشتری مەسەلەن کەس هەیە زۆر ینی ها پێی دەرێن قسەزان و لێزانە ینی دێ بۆ نمونە و قەمیسە بە 10,000 دیناریە ئەگەر ئەتو بۆ نمونە بە 8,000 ئەوەندەی قسەی خۆشە و ئەوەندە ئەوەیە وە دێ دەکا جاروێ بە زەرێریش بیدێ داکێت کەسانێکی قسان خۆشیان پێت خۆش شەکە بە بەلاش بدێ یعنی حەز ناکەنە خێی لێوە بگری یان حەزەکە هەر چێکی وێ لە دوکانە بیدێ ئامادەی لەبەر قسە خۆشی قەت شتت بە بەلاش دایتە کەس تقریبان ئەوە نەکەویتەوە حالەتێ بەس جارێک کابرا قسەی خۆش بۆ بە مای خۆمان داوەتەوە ئەگەر جارێکە زەرریشمان کرد بێ جێمان نەداوەتێ قسەی خۆش بە معاملەی خۆش بێ لەگەرمان یعنی تەحملی دوکاندارەکەی کردە صاحب دوکاندارەکەی کردووە ساگا من و کاک دەشتی وێ نەگەر قسەمان خۆش ببێنەوە دوو دوکانەی قسەی خۆش لۆ بکەین شتمان بە بەلاش دەدێ تاکی لە خزمەتدان ماری خۆتانە بەڕێزن خۆشحاڵبوون بەڕێز بەو هیواین ینی هەمومان لە مامەڵەکردنی ڕۆژانەمان لەگەڵ کەسی دەور و بەرمان لەگەڵ کەسانی بێگانەش ینی ئەتەکێتی قسەکردنمان هەبێت ینی بتوانین بە جوانترین شێوە
بڕوا و قەنەعەت بە کەسی بەرامبەرمان بێت. بەێ تاکێستا من چەند دۆست و برادێکم لێرە داوام دەکەن مثل بارگە لە هەولێریان لە سلێمانیا هەموو جار دێنەوە کەم دێنەکەم دێنێت قسەت خۆشە معاملەت خۆشە. دەمەوێت بزانم ئێمە لە قسەکردندا لێزانین جوان قسە دەکەین ئەتەکێتمان هەیە خۆی پێشەچی بەخێر بێن ئەتەکێژی قسەکردن دەکەوتە سەر شخصەکەی پەروەردەکردنی ئەو کەسەی کە پەروەردە کرا ئێستا بۆ نمونە تو سوال لە من دەکەی من دەتوانم بە زمانەشی شیرین بە زمانەشی جوان وڵامی تو بدەمەوە ینی ئەو پەروەردەکردنی کە ئەم پەروەردەکرایان بە نسبەت خۆمەوە کو بڵێ لە ژیان هیچ کێشەکەم نییە لە قسەکردن لەگەر هیچ کەسێکی حەزەکە دوژمنم بی بەرامبەرم بی ینی ئەگە هەتا دوژمنیشم بی دەتانم بەو زمانی خۆم قسام بکەم و لەگەری بگونجێم و بهینمە قەناعەت بەس ئەوەی بەرامبەرم دێتە قەناعەت لە من دەگا زەحمەتە باش ئەوەی بەرامبەرت دێتە قەناعەت یان لە تو دەگا پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ کەسی بەرامبەریش وەکو جەنابەت هەڵسوکەوت ناکات لە قسەکردندا ئایا تۆ زۆر بە نەرمی قسە لەگەڵ کەسە دەکەی هۆکارچی ئەو هەر گەرمترە و ڕقترە و قسەکانی زبرە بەڵێ ئێستا من خۆی من شوفێری تەکسیم پێە زۆر خەڵکم لەگە سوار دەبی کە جێ لە قسەکانم دەبی عنی دەڵە کاگومێت ئەگەر هەموو خەڵک بۆ چیتوبی نە دڵگران دەبی لە تەکسی لە ساق تەکسی ڕێزمێن و نارم هەموو تەکسیەکان خەڵکی ئەو ڕق بە عەسابەوە دەژێت هەتا ئەتوو خەڵکەچی دێنە سەر ئەو قەنەعەتەی کە ئەتوو ئەتەشێتی قسەکردنی و نەرمە و ڕێک و پێکە بەخوای دێوێ ئەتوو بتێوێ بەزارە و دوزار ئەو خەڵکەیمە نەئەتە ئەوەی ئەتوو ئەمن و تو دەمانوێت ئەمە قەنەعەتمان پێکرێ سپەرمێ سەوەڕا ئاسانی قسان دەکەێت و قەنەعەت بە قسەکانی من احتیمالە قسەکانی من بە تەواوی وەرگرت بەس ئەوەی بەرامبەر ئاوا زۆری دەوێت هەتا دێتە سەر ئەوەی کە ئەتوو دەتەوێت ئایا دەبێت ینی هەموو کەسێک بەدڵی ئەمە قسە بکات نەخێر هەموو شخصەکان وەچیەک نییە بەدڵی مەقسە بکە ئەمان پێم گوتی پەروەردەکردن ئێستا پەروەردەکردنی ئینسانەکان دەکەوتە سەر شخصەکانی داکوبا ئێستا کابرا لە وڵاتانە گرێوی خوانەوە چ بردیت و پەروەردە لە سیستەمی ڕەوزەوە هەتا دەگاتە ئاخری کە مەرحەلەی تەواو دەکا ئەو پەروەردە بەڕاستی دەڕوە بە خواری ناڕوە بەس لەکلمە ئەو پەروەردە نییە ئایا ئەمە لە قسەکردندا ئەتەکێت بەکاردێنین شێوازی قسەکردنمان جوانە تەلەفۆنەکە جواب دۆ فەرمووت باتە قسەی مشکل نییە مشکل نییە تەلەفۆنەکەش مشکل نییە دانا ئالو جان ئێستا لۆ دەکەمەوە هاتم وەڵاهی ئەوەیە تەلەڤیزۆنی قسەی دەکەین ئیشتا بۆ تو وەڵاهی بەرنامەکە قسەی دەکەین قسە ئێستا لۆ دەکەمەوە کاکە کە جوابت داوە یەکسەر پێت گو ئەلوجان شێوازی قسەکردنێکی جوانە لەگەڵ هەموو کەسێک ئەوها قسە دەکەیت بە تاکی دەرێ وەڵا لەگەر هەموو کەسەشی لەگەر ئەم تەکسیم پێ لەگە هەموو کەسێکی قسەی دەکەم ئەوانێکە لەگەری چ سوار دەبن بە گیان و بە فەرموو و بە شانە هەم بەڕێم کردینە هەم ینی کە سواریش بوونە زۆر بەڕێزەوە قسەم لەگەمیان کردە با لەسەر بابەتی تەلەفۆن قسە بکەین لەسەر بابەتی مۆبایل کاتێک کە تەلەفۆنت بۆ دێ بۆ نمونات و تازە ئەمن دیتم کە وەڵامت داوتت بەڵێ گیان بەڵام کەسی وا هەیە دەڵێ ئەلو بەرێ چت دەوێت بە تاکیت زۆر کەس ینی کە تەلەفۆنی لۆ دێ واز دادەوە ینی کابرا جاشکە لە ڕووینی قسەی لەگە بکاتەوە بەڵام تەلەفۆنکردن لەگە کۆران لەگەر هەموو زیەکی لەگەر ئەو کەسانێک کە مامەڵیان لەگە دەکەی پێویستە هەم لە تەلەفۆنەکەش هەم لە ینی ئیشی ڕۆژانەشت هەم بە ڕێزبی و هەم ینی ڕێز بە خۆت و شخصیات لە خۆت و لێش بگری باشە ئەگەر بینە سەر ئەو جۆرە کەسانەی کە بۆ نمونە لە مامەڵەکردن لە قسەکردن قسەکانیان هەمیشە زبرە ینی بەڕوویەکی گرژەوە قسە دەکەن ینی چ قسێک لەسەر ئەو جۆرە کەسانە دەکەی لەسەر ئەو جۆرە قسانە بۆ نمونە سات و تەلەفۆن لۆ کەسەکە دەکەی یانی دەتەوێت لی بپرسی بە شێوازێکی وان نەگونجا وەڵامت دەداتەوە ینی تۆ لە شوێنی خۆت واز دەکەی کە قەرداری ئەو کەسەی زۆر کەسەیە کە تەلەفۆنە چلۆدی ینی وا قسە دەکا هیچ ڕێز بە خۆشیەوە نالی نەک بەو ینی هیچ ڕێزێک لە خۆی و لۆ کەس و کاری لۆ هیچ شتێکی نایێتەوە بەڵام تەلەفۆنکردن زۆر گرنگە لۆ ئێستا ینی کەسانێک تەلەفۆنکردن ینی بەگشتی بابەتەکە لەسەر قسەکردن یانی مەبەستە لە قسەکردن بە قسەکردن ینی قسەکردن بە تەلەفۆن ئێستا زۆر بێ زۆر قسەکان بە تەلەفۆن دەکرێت
بەڕاستی یعنی هەر چەندی ڕێزگرتن لە خەرک بگری دەکات لە خۆت گرتیە ئەگەر ئەتوو تەلەفۆنی یەکەچی بە ناشرینی جواب دەوێت دڵنیا بەویش بە جوانی جواب ناداتەوە لەوەی دڵنیا بە هەر قسەکردن هەموو شتێک باشە چ قسێک بۆ کەسانە دەڵێ کە لە کاتی قسەکردن و مامەڵەکردن و حتا لەگەڵی دادەنیشی ینی جاروەیە بۆ من دەچێ ماڵی خزمێک لەگەڵی دادەنیشی ینی ئەوەندە بە بەنا بە ینی بە بێزاری دانیشتیە ینی وات لێ دەکە هەستی بڕۆ یان جارشکە نەچێوەکەی چ قسێک تێرە سەر و کەسانە واللهی جوان نییە بەڕاستی زۆر جوان نییە ئەو شتانە بە تاکیت ئەوە ینی مامەڵەکردن لەگەر ئەو کەسانی میوان تەیە میوان هەر زۆر خۆشەویستە ئەو کەسانێک کە دێنەکردێت یان ئەو کەسانەی دەچیەکردیان یان تەلەفۆنیان لەگە دەکەی بەڕاستی جوان نیە هەر چەندی ڕێزی هەر کەسە بگیرێ ئەوە دڵنیا بەڕێز لە خۆت گیرەوە کۆتا پرسیار بەگشتی ئێمە لە قسەکردندا ئەتەکێت بەکاردێنین دەزانین بە ئەتەکێتەوە قسە بکەین بەخوای زۆر بەکەمی بەگشتی دەمێ بزانم لە ئەتەکێتی قسەکردنا ئێمە میلەتێکی چۆنی وڵام ئەگەر ئاوڕێک لە مێژووی گەلەکەمان بدەینەوە گەلی کورد بە درێژایی مێژوو خاوەنی کەلتور و حەزارەتێکی جوانی تایبەت بەخۆی بووە شێوازی ئاخاوتنی لە ڕووی زمانەوانیەوە دەوڵەمەندە کەلتوری کۆمەڵگەی کوردی بەڵام بەداخەوە کاریگەری نەتەوەکانی دەوروبەر ئەو هەموو زوڵم و زۆر و چەسانەوەی بەرامبەر بە گەلەکەمان کراوە هۆکار بۆ بۆەوەی تا حدێک کارلێکەری هەبێیان چۆن بڵێن کاریگەری هەبێ بەسەر کەلتوری کۆمەڵگەکەی ئێمەوە بەڵام تا ئێستاش کۆمەڵگەی کوردی دەتوانم بڵێم جوانترین کەلتوری هەیە لە پێشوازی میێوان و شێوازی گفتوگۆ و ڕێزگرتن لە گەورە و بچووک و تەمەنەکان بە تایبەتی بەڵام ئێستا بەداخەوە وەکو جاران کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرداهات وەکو جاران نەماوە ئێستا هەندێک ڕنگدانەوەی خراپ هەیە لەسەر شێوازی ئاخاوتن ئوسلوبی ئاخاوتن گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە جاران لە گفتوگۆکردنێ خەڵک ڕێزی بەرامبەری دەگرت بە تایبەتی ئەگەر کەسەکەی بەرامبەر بە تەمەەن بواە یان کەسێکی خاون پێداویستی تایبەت بواە یان غایبە بواە و غەریب وایە لە ناوچەکە یان گەلێکتر بواە بە هاتایێرە هەستی بە غەریبی نەدەکرد لێرە بەڵام ئێستا بە گۆڕانکاریەکانی سەردەم و زۆربوونی ئەحزابی سیاسی و ئەفکاری جیازیە وای کردووە شێوازی گفتوگۆکردن وەکو خۆی نەمێنێتەوە گۆڕانکاری بەسەردابێ ئەو ڕێز و حرمەتەی جارانیش نەمێنێ وەلەو نەبێتە مەتەح بۆ شارەکەمان شاری کۆی و دەوروبەری تایبەتمەندی خۆی هەیە لە هەموو ناوچەکانی دیکەی کوردستان لە شێوازی ئاخاوتن لەگەڵ بەرامبەر و ڕێزگرتن لە ئاخاوتن یان هاتنی غەریبە بۆ شارەکە هەست بە غەریبی ناکە لە کۆیە هەست دەکات ناو کەسوکاری خۆیەتی چونکە کۆیە هەر لە کۆنەوە خاوەنی مێژوو حەزارەتێکی شارستانی گەورەی تایبەت بەخۆی بووە ئەگەر بێت و لەسەر ئەو جۆرە کەسانە قسە بکەین کە لە قسەکردندا قسەیان ڕقە بۆ نمونە زۆر کەسێ دەڵێ قسەم ڕقە بەڵام حەقا لە بن سێبەری قسەم ڕقە بەڵام حەقا ڕەنگە ڕۆژانە ئەحساس و شعوری هەزارها کەس بریندار بکات من پێم وایە بەنسبەت ئەو پرسیارەی بەڕێستانەوە ئێمە ئەگەر وەکو کۆمەڵگەیەکی ئیسلامی کە کورد کۆمەڵگەیەکی مسلمانە لە ئیسلام دەڵێ قسەی باش بەڵێ سەدەقە قسەی باش بەخێر بۆ دەنووسرێ ئێستاش کۆمەڵێک هۆکاری ئابووری و کۆمەڵایەتی هەن بۆ ئەوەی کاتێک تۆ کەسێک کۆمەڵێک گرفتی ئابووری یان کۆمەڵایەتی هەیە دێتە دەرەوە تۆ دەسی پرسیاری لێ دەکەی لەوانەیە نەتوانێت تەندروست وەڵامی پرسیارەکانت بداتەوە یان بە شێوازێکی چۆن بڵێن بە سەقافەوە جوابی بەڕێکی خۆشەوە بۆ نمونە بە زمانێکی شیر چکە کاتێک دێتە دەرەوە لە ماڵی 1001 کێشە هەیە کێشەی کارەبای هەیە ئاوی هەیە ژیانی هەیە کرێخانی هەیە ئەوانە کۆمەڵێک هۆکارن بەڵام هیوادارم کەناڵەکانی ڕاگەاندن نوخبە خەڵکی ڕۆشنبیر ئیش لەسەر ئەو بابەتە بکەن دەجێڕنەوە ڕۆژێک کەسێک لەگەڵ دوو ڕەفیقی بەناو گوندێکدا تێپەڕ دەبێت لە ئەسنای تێپەڕبوونیان بە گوندەکەدا دوو لەو کەسێکە لەگەڵ ئەو کەسەن دەبێتە دەمەقالیان و قسەی زبر بە یەکتری دەڵێن دەبێتە کێشەیان ئەو کەسێکە لەگەڵ ئەو دوو کەسەیە نیگەران دەبێت و هیچ قسەیەک ناکات لە ناکاو دەگەنە ئاشێک و دەبینن ئاشەکە قەرەباڵغە و چەند کەسێکی لێیە کەسەکە سەلام لە ئاشەکە دەکات ئەو دوو کەسێک کە پێکەوە کێشیان هەیە و قسەی ناشیرن بە یەکتر دەڵێن بە کەسەکە دەڵێن خۆ ئاشە
تۆ سەلامت لە چێ کرد کەس نەبوو جوابت داتەوە کەسەکە لە وەڵامدا دەڵێ ئەو ئاشا زبر وەردەگرێت و نەرم فڕێدەدات پیسی وەردەگرێت و خاوێنی فڕێدەدات چێ لە ئێوە قسەی ناشیرن و ڕق وەردەگرێت و قسەی نەرم دەداتەوە و نەرمی دەنوێنێت خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە قسەمان کرد لەسەر تەکێتی قسەکردن ئایا ئێمە لە قسەکردندا تەکێتمان هەیە ئایا ئێمە ئەگەر قسەیەکمان کرد دەتوانین وا بکەین ئەگەر قسەکە ڕقیش بوو کەسی بەرامبەر بریندار نەکەین بە نەرمی بیڵین یاخود هەندێک کەسی تر هەن لە بن سێبەری ئەوەی کە قسەم ڕقە بەڵام حەقە قسەی ڕق دەکا قسەی زبر دەکا وا لە کەسەکە دەکا کەسەکە بێزار دەبێ زۆر جاری وا هەیە و قسە ڕقانە چارەسەری کێشەکانیشیان پێیە بەڵام لەبەرەوەی بەڕقی دەری دەبڕن دەوروبەر و کەسەکان بە شێوەیەکی بێزارکرد لێیان وەردەگرن و نابێتە هۆی ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت خۆشەویستان میلەتی کورد هەمیشە بەوە ناسراوە کە لە گفتوگۆدا نەرم و حەنینە بەڵام هەندێک کەس لەناوە میلەتەدا هەن قسەیان ڕقە شێوازی قسەکردنیان شێوازێکی ناشیرنە لە قسەکردندا تەگێت بەکار ناهێنن ڕق قسە دەکەن کە قسەیان کرد قسەکانیان کەسی بەرامبەر بێزار دەکات هیوادارم هەمومان لە هەموو بابەتێکدا لە هەموو جۆرە کێشەیەکدا لە هەموو سوالفەیەک و لە هەموو دانیشتێکدا نەرم بین لە قسەکردنماندا تەکێک بەکاربێنین ئەو قسانەی کە بە تووڕێی و بەهاش و هوت و هات و هاوارەوە دەگوترێ بە نەرمیش دەگوترێت ئەمە نەزوەری ئیبراهیمم لە شاری کۆی خۆشەویست پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەم پێشکەشکردن تا شارێکی تر و تەوەرێکی تر هەمیشە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ